کۆمپانیای سەفرە بۆ 500 خێزانی کەمەندام خواردنی جەژنی ئامادە کردو بۆ خاوەن پێداویستە تایبەتەکان کە ئەمڕۆ دابەشەکرێت بەڵام من ئەمەوێت لێرەوە ئەو ڕابگەنم وێ ڕێسپاسم بۆ کۆمپانیای سەفرە و بۆ جەنابی کاک شەریفی حاجی ڕەسوڵک و خاوەنی کۆمپانیەکە کە دەستپێشخەریکی باشی کردووە بەڵام ئەمێ ئەو ڕابگەێنم کە ئێمە ئەمڕۆ زۆر دڵتەنگین زۆر نیگەرانین بۆی کە زیاتر لە 4000 خێزانی کەمەندام هەیە کە ئێمە بە دڵنیاییەوە سەردانمان کردوون نانی جەژنیانە وە قوتی جەژنیانە وە گیرفانیان بەتاڵە وە سفریان بەتاڵە بۆیە من لە ڕێی ئەم میدیانەوە لە ڕێی ئەم کەناڵە جوانانەوە کە هەمیشە لە خەمی کەمەنداماندا بوون داوا ئەەکەم لە خێرخوازان داوا ئەەکەم لە دەسەڵاتداران داوا ئەەکەم لە سیاسیەکان لە پەرلەمانتاران لە خاوەن هەڵوێستەکان لە موسڵمانان بە فریای ژیانی کەمەندام کەون زیاتر لە 4600 خێزانی کەمەندام نانی جەژنی نییە لە جەژنی قوربانە بیخوات. چواردەم بار کڕۆ من با ئەمەش بێت Öyle.